ڕێژەی بارانبارین لەم ساڵدا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. شارەزایانی بواری کەشوهەواش پێشبینی کەمترین ڕێژەی بارانبارین بۆ ئەم ساڵ دەکەن. تعرض العراق إلى منخفض جوي من البحر المتوسط والبحر الأحمر. کەشوهەوای عراق بەردابەزینێکی زۆر کەوتووە و ئەوەش بوو بەهۆی بارانبارینێکی زۆر لە ئاستی ناوەند و زۆر. تەنانەت دابەزینی پلەی گەرما و مەودای بینین کەم بووتەوە. بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ بارانبارین کەمە. بەڕێوەبەری ڕێنمایە کشتوکاڵەکانی کەرکووک پێشبینی فەوتانی 135 بەرهەمی جوتیاران بەهۆی کەمی بارانەوە بۆ ئەم ساڵ دەکات. ڕێژەیەکی زۆری زەویزاری کەرکووک کە بە باران ئاوخوات ئەویش ئەوەیە کە ناوچەکانی لەیلان و قسمێکی شوان و ینی شوان و قسمێکی پردێ و ینی نزبەیەکی تقریبن تا نزیک 135 زیاتریش ئەگە زیاتریش نەبێت لە زەویزاری کەرکووک بە باران ئاوەدرێت. ئەم ئاودانش تاخیر بووەتە هۆی ئەوەی کە نزبەیەکی زۆر لە گەرم و جۆ ئەمساڵ تووشی نەهامەتی و ینی بەهۆی کەم بارانیەوە ینی ئەو نەباتە بمرێت و ئیسفادەی لێ نەکرێت. جگە لە کەمی باران کێشەی سیاسی و ململانی مڵکەکان هەڕەشەیەکی دیکەیە بۆ ئەم ساڵی کشتوکاڵی کەرکووک بەهۆیشەوە دەیان 1000 دۆنم زەوی نەکێڵراون. ئەوان بەخۆم زیاتر لە 2000 دۆرم زیاتر تۆ کردووە هەتا ئێستا شین نەبووە. ئەین زۆر زەرمەند بووینە لە فەلاعەتی ئەوسار لە هوشکە ساری. بارانەکە زۆر تاخیر بوو هەموو شتۆ کراوە ینی چیمیاشی لەگەدراوەت ئێستا مادۆشتا بەس کە بارانەکە نەبوو ینی حساب کە سفری بۆ دانیر باران باریوە ئەو ڕادێن یانی هەتا ئێستا کە برین جێی مەترسی وشکە ساری زۆر لەسەر. ساڵانی پێشوو کەرکووک لە ڕیزبەندی پارێزگەکانی عێراق بۆ بەروبوومی زستانە لا پلەی دووەم و سێمدا دەهات. بەڵام ئەم ساڵ بەهۆی کێشە سیاسیەکان و کەمی بارانەوە پێشبینی دەکرێت کەرکووک پاشەکشەیەکی بەرچاو لە بەروبوومی زستانەدا بکات. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.